مەترسی بۆ سەرقەوارەی هەرێم بەم دواییانە دیارترین دەستەواژەیە کە لایەنە نێودەوڵەتیەکانەوە لە عێراق و هەرێم دەوروژێنرێت بەبێ ئەوەی لایەنە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان ئەو هۆشداریانە بەهەند وەربگرن. لە ماوەی ساڵی ڕابردوودا زۆرترین جار لەلایەن باڵیۆز و کونسوڵ و نوێنەرانی نێودەوڵەتی لە عێراق و هەرێمی کوردستان هەروە لەلایەکی دیکەشەوە لەلایەن دەسەڵاتدارانی حیزبی و حکومی لە هەرێمی کوردستان گوێمان لەوە بووە کە مەترسی لەسەر قەوارەی هەرێمی کوردستان هەیە. هەفتەی ڕابردووش لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی سەر بە نەتەوەگورتوەکان جینین بلاسخارت نوێنەری تایبەتی نەتەوەگورتوەکان لە عێراق ئاماژەی بە مەترسیەکانی سەر قەوارەی هەرێم کرد و تیشکی خستە سەر دابەشبوونە سیاسی و سەربازیەکان لە هەرێمی کوردستان و ڕایگەیان دابەشبوونەکان قوڵ بوونەتەوە و کاریگەری نەرێنیان کردوتە سەر دانیشتوانی هەرێمی کوردستان. جگەلەوەش باڵیۆز و کۆنسوڵ و دیبلۆماتکارە نێودەوڵەتیەکان ئاماژەیان بۆ بوونی مەترسی لەسەر قەوارەی هەرێمی کوردستان کردووە و ناڕەزایەتی هاوڵاتیان و یەکڕیز نەبوونی لایەنە سیاسیەکانی هەرێم و دابەشبوونە سیاسیەکانیان وە کۆکار بۆ مەترسیەکان ناوبردووە. لەگەڵ دەرخستنی مەترسیەکانیشدا لایەنە دەسەڵاتدارەکانی هەرێم هەوڵیان نەداوە ئەو هۆکارانی وەک مەترسی بۆ سەر قەوارەی هەرێم لایەنە نێودەوڵەتیەکانەوە ناوبراوە بڕەوێنەوە و هۆشداریەکان بکەنە دەرفەت بۆ خزمەتکردنی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و قەیران و نەهامەتیەکان لەسەر خەڵک کەم بکەنەوە. سەرەڕای ئەوە لایەنە دەسەڵاتدارەکانی هەرێم ئەو مەترسیانەی لایەنە نێودەوڵەتیەکان باسییان لێوە کردووە بەهەند وەرنەگرتووە، بەڵکو تەنها مەترسیەکان بۆ سەر بەرژەوەندیە دارایی و بازرگانی و سیاسیەکان لەسەر حزبەکانیان و بنەماڵەکانیان وەک مەترسی بۆ سەر قەوارەی هەرێم ناو دەبن بەبێ گوێدانە ئەو هۆشداریانەی لایەنە نێودەوڵەتیەکان ئاماژەیان پێ کردووە. هەرەمەش هۆکاری ئەو واقیعەیە کە تەنانەت هاوڵاتیانی هەرێمی کوردستان گوێ بە زەنگی هیچ مەترسیەک نادەن و بەتەنگ شتێکەوە نین بە ناوی قەوارەی هەرێمەوە. ئەمەش کاردانەوە و پەرچەکردارێکی ئاساییە بۆ ئەو هەموو نادادی و ناشەفافیەتەی لەلایەن حزبەکانی دەسەڵاتەوە بەسەر خەڵک داهێنراوە تا ئەو ڕادەی هاوڵاتی دڵی بەو هەموو سەروەت و سامانەش خۆش نەبێت کە خوای گەورە بە کوردستانی بەخشیوە.